لە ڕێی زانستی و هەڵەیە کە یەکێک هاتە لات قەڵەو بوو ئەمە وتمان ئەڵتمە سەر BMI-یەکەی دەکەین ئەگەر زانیمان BMI-یەکەی ئەو پێوەری قەڵەویە لە 35 زیاتر بوو پێی دەڵێن ئەتوو 35 تا 40 بوو لەبین 35 و 40 و نەخۆشی زەخت و سوکەری و مەشاکلی هەبوو و پێشتر حەولی دابوو ڕێگایەکانی تر کە بە ڕیجیم و هەروەها وەرزش و دەرمانی بەکاری نابوو ئیسفادەی نەکردبوو ئەوجا ئەوە دەزانین تەواو بێهیوا بووە ئەوجا ئێمە پێی دەڵێن تۆ نەشتەرگەری دەوێت دکتۆر بۆ زیاتر بی بەڵێ بۆ بینەر لێمان تێبگا لەوانەیە ئێمە تێبگەین BMI چیە بەڵام خەڵک چۆن تێبگا بۆ نمونەکەت پێی دەڵێ BMI دەبێت 35 زیاتر بێن چۆن تێبگەن بەڵێ BMI پێوەری پێروکی زانستیە کەوا وتمان قەڵەوی دەکاتە ئەو سێ بەشەکە باسمان کرد جۆری یەکەم و جۆری دووەم و جواری سێم کەوا ئەوش بریتیە لە دابەشبوونی درێژی نەخۆش درێژەکەی چارەخوازەکە بزانم باڵەکەی چەندە مەتر دووجا دابەشی کێش بە کیلۆغرام فئەوەگەر ئەو مەتر دووجایە مەتر دووجانی مەترەکە ینی درێژەکەی دەکەی مەتر لە خۆی دەدەیەوە دەبتە مەتر دووجا دوای دابەشی کێشەکەی دەکەی ژمارەیەک دەردەچی ئەو ژمارەیە ئێمە پێوەرە بۆ ئێمە بزانین ئەو نەخۆشە چیان کامە ڕێگا چارەسەر بۆ ئەو باشە و پێویستی بە نەشتەرگەری دەکایان